هاوڕێیان ئەو کاتتان باش چۆنن باشن ببورن داوای لێبوردن دەکەمەوە 1-2 دقە تاخیر بووم وەکو بەسەرەیەکی ئەخلاقی دنیایەک ڕێز هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین دنیایەک ڕێز و خۆشەویستی بەخێر بێن هاوڕێیان بەخێر بێن ئێستان لەن خەبەری سەیر و سەمەرەتان پاڤل لە شێتی پێ دەڕێم کرۆ زۆر سپۆرتە هاوڕێیان بڕوا بکە یعنی تەنیا ئەوەیان دەدات ئینسان دڵی تونبی دەتوانی پێ بکەن بەڕاستی دەتوانی ئینسان پێ بکەنی چ مەحزەلەیەکە چ تەیروتارێکی سیاسی تەیروتارێک کورد تەیروتار بەری وەڵڵا چ مەخلووقێک بەخۆ مەسعوودی و مەسرووری و قوبادر و شاناز و کوراونەوەی من ئەو هەموونەوە سیاساتی لەناو وەزعی سیاسی کورد خوێنی ئەو هەموو شەهیدا ئەوان هاتین بەخێر بێن هاوڕێیان ئێستا هەندێک خەبەری سەیر و سەمەرەتان پێ دەڵێم سەیر و سەمەرەی کاکە پاڤل زۆریش پێ ناخۆشە پێ پاڤل ئەم بۆیە هەر دەرێم ناوی پاڤلە هەر بەقەس پێ دەڵێم پاڤل زۆری پێ ناخۆش هاوڕێیان کابراکی وەرە ئەتوو ئەوە دیدارە چیە هاوڕێیان لەگەر BBC ئەڵێ من ئەوە سەربازێکی پادشای بەریتانیامە پادشایەتی نمایە لە بەریتانیا گەل حۆ ئەڵێ سەربازێکی هاوڕێیان سەر دەنگیشم چا دەکەم دەزانم دەنگم بەوەی باشترە دنیایەک ڕێز هەر 1-2 دقە تا ئەو برادرانە دێنە سەخات هاوڕێیان بەس ئەو وارەی تێبێخم لۆ دەنجی باشتر دێت دەڵێن هاوڕێیان ئەو کاتتان باش ببورن هاوڕێیان یەک هاوڕێیان قسەک هەتا چەند دەقەیەک قسە و باز دەکەین شتی لابەلانی بابەتی تر بەداخەوە هاوڕێیان بەشێکمان زۆر سەیرانی لەو هەمووی سوسیال میدیاکانمان کەتیتە بەر هەژمەی ئەرهابی ئەلکترۆنی یعنی تەسەوڕ بکەن مەنیجەر ئەوانەی دەزان مەنیجەرمان ئەمە دەرکرایە کە ئەوە بەس بە فەیسبوک دەکرێت بەس بە فەیسبوک دەکرێت پەیجمان عقوبەت بدرێ مەسەڵەن قپاتیش بکرێ 30 ڕۆژت دەدەنێ کەچی لێمان وەرگیرایتەوە ریپۆرتێکی زۆر بە تایبەتی پاراستن زۆر لەسەر بەشێکمان دەکاتن یعنی دەزانم ریپۆرت لەسەر زۆر کەس دەکرێت بەشی زۆری لەسەر مەجموعەیەکمانە ینی بە بەردەوام ئیشمان لەسەر دەکەن کە ریپۆرت لێ دوێتر بێگومان خوێنەر کەم دەبینتەوە ئەتو دەبینن ینی بەرزی و نزمی لایڤەکانی ئێمە کە هەر مەجالیان نەک لەگەڵ ئێمە لەگە زۆر کەسیت کەشو دەکەن لە مەجموعەچی دەکەن بەهەرحاڵ هاوڕێیان بەس ینی ئەوە یەکێک لەو شەڕت ئەلکترۆنیانەیە کە مەسرور بازان وەڵی بەس لە ترسنۆچیوە دەکەی ئەوەندە ترسنۆچی ئەوەندە لێمان دەترسی با بە ڕاشکایی بڵێن لێمان دەترسی مەسرور بازان ئەگەر لێمان ناگەڕێ و چی خەڵک دیگەڕێ سانسۆر مەخە سەر مینبەرەکانمان ئەو هەموو گەزەر و گوزەرە بە پارا و بە ئاسایش بڕوا بکەن هاوڕان ئیوان هەیە دە ئەوەیە فەیسبوکی هەیە ئاپیان هەیە نازم بە 8 ئاپی لێمان دەدەن یەک کەسی ئاسایش یەک کەسی پاراستن
لێ دەدەیتر فەیسبوک تاقەچێت کە ڕۆژە 500 کەس ریپۆرتی کرد قەزم لەسا ئەو ئرهابە سیاسی قۆڕەیە کە مەسرور بارزانی وەک بەدیلی دووەم لەبەرەوەی کابراایش ترسنۆکە لە دەنگەکانمان دەرسێ وەڵای لە ترسنۆ شتە مەسرور بارزانی هاوڕێیان با بچمە سەر بابەتەکە با بچمە سەر بابەتەکە چالاکیەکانی کاک پاڤل هاوڕێیان زۆر خۆشە دەڵێن ئەم بە برادەرەکەم گوتم ئەوە هەندێک خەبەر و مۆبەر هەیە گوایە دەڵێن وەڵا پاڤل دەباشان بەبەر ناکەوی کوڕوتی کاکە ئەوە نیوەی شەو دادەنیشی بەس دەخواتەوە بەیانیان سەعات 12 لە خەوێرەستی چێ تاقەتی هەیە ئستقبالی 2-3 سەعات دەوام دەکا 2-3 سەعات زۆر سپۆرتە کاک پاڤل ئەوڕێیاندا کەس پرسیاری شت دەکەن کاچی من یەک کە ڕووداوەک دێتە پێش خەڵک خەبەرمان داتی ئیتر بێگومان ئەمەش ئەو خەبەرانە هەڵەبژێرین کە لەگەر بەرژەوەندی و قازانجەکانی خۆمان دەگونجێ خۆ نایەن ئەو بابەتانە بڵاوکەینەوە زدی خۆمان بیتن سڵاو ئاوڕێیان ڕێستانەیە هەر یەکە کات دووش هەندێک بابەت دەرێن دەجوولێنن لۆ پێشترێ بە ئێکاکە ئێستا دەزانین ئەتو کە ڕووداوەک دێتە پێش مەسەڵەن ئێستا من یەک دنیا زانیاری هەیەوە لۆم خڕ دەکرێتەوە لەسەر مادەی هیرۆین کە دەڵێن پشت دەر بەرەو سقوط دەڕوا ئەکو ئەفغانستانی لێ هاتی ئێستاکە کوردستان یعنی ئەڵێن ئەگەر کۆن 2-3 کەس لە 2003 تجارەتی مخدراتی دەکرد ئێستا 2,000 کەس دەکا هەر لەبەر هەندێک لەو پشت دەرێ هەرچی پارە دەبردرێ هەر هەڵشۆ یەک دەڕوا یەک کە دێ کەسی پارە هەر بەردەوامە لەبەر ئەوەی بەشەشی بوویتە تجارەی مخدرات و ئاسایش و پاراستن هەمووی تێوەگلانە ڕەنگ بیناوی زۆربەیان بڵاو بکەینەوە ئەوانەی کە تێوەگلانە کە هاریکارن کە بەرتیل وەرەگرن یعنی ئێستا لۆبی حەشیش فرۆشەکان زۆر بەهێزترە لە لۆبی ئاسایش و پاراستن و زانیاری کەس دەرەقەتیان نایە هاوڕێیان پاڤل تالەبانی کە ئەو بوویتە خۆی کردە ڕەمزەک هاوڕێیان یەکەم خەبەر باوەتان پێ بڵێم پاڤل ماوەیەکی زۆرە کچەکەی مەلا بەختیاری جیا بوویتەوە ئەتوان بپرسم من بەرپرسمەوە ئەو جارە باوڕێیان من بەرپرسمەوە خەبەرانە چکە ئەو سەرچاوانەی کە خەبەرمان داتێ ئەمە دەزانین هەندێک فەلا هەندێک زەق دەزانین خەڵکانێکن ئاگاداری وەزەن پاڤل وازی لە کچەکەی مەلا بەختیاری هینایە وازام لە سەروی ساڵێک زیاترە کێشەیان هەبووە و پاڤل لەگە کاژنێکی ڕووسی لە ئەڵمانیا دەژی کردیتە خێزانی خۆ عاشقێکی باوا بڵێ لێرە ئەمە پێی دەگوترێ عاشقە ئیتر وازی لە کچەکەی مەلا بەختیاری نایە بەس کەس بەمە نەڵێەوە شتێکی کۆمەڵایەتیە نا ژیانی هیچ بەرپرسە تکایە ژیانی هیچ بەرپرسەکی سیاسی حتا کەسی پۆپیلار دیارەکان لە هونەرمەند ئەدیب هیچ پریڤات نییە هەموو ژیانیان لە بەرچاوی کۆمەلگا لە بەرەندش دەبین لاعیبەی تۆپانەی هونەرمەندەکە ئیلای لاخرەوە 100 جارە وازگەین ژیانی نییە پاڤل جیا بوویتەوە ئەوەش کاریگەری زۆر دروست کرد لە مابینی علاقات و شتیوالە پاڤل ئینسانەکە بۆ خۆی دەژی بۆ زانیاریتان ڕادەبوێری ئینسانەکە پیاوی سیاست نییە تووشیان کردیە بەڕاستی پیاوی سیاست نییە بە هەموو لایەکی ئینایتیان هەر لەبەر هەندێک هاوڕێیان ئێستا تیارێکی کڕیە بۆ زانیاریتان یەک تیارێک کڕێ بە 75 میلیۆن دۆلاری دین سزەی یەک تیارە بە 75 میلیۆن دۆلار ئەڵێن بە بەردەوام جرت و فرتیتی جرت و فرتی زۆر حەزی لە سواری تایارەکەی بیت ساقی ئەوەی ساریان نەدایە وەڵات لە بەریتانیا دەڵێن ئیتر هەستا تو بە کاکم لە ڕقان تیارەی کڕیە بە 75 میلیۆن دۆلاری قابلەتیە لە مەسعود و نێچیری کەمترە حەق خۆتە وەڵا کاک پاڤل حەق خۆتە بکڕە ئیتر سەفا و مەروای گەلک زۆرە بەردەوام دەخواتەوە دران کەرەستی و پیاوی سیاست نییە ینی بەجددیمە 2-3 سەعاتێکی ئەوروپیە کەڵستی و هەندە چەقەچەق دەکا و هەندە کەس ئەوە دەکاتن پاڤل تالەبانی ئاوڕێیان کۆ دەچیان لە بۆ لینکەچیان لۆ دروست کردەوە بەرتی میتە ئەردۆغانم یعنی تجارەت دەکا لە باکۆی لۆ تورکیا مەوادی شت زۆر دێنی بە ترێلە لە تورکیاش لە بۆ عێراق و هەرێمی کوردستان تەوزیع دەکرێت ئەوەی سەرپەرشتی دەکا کوڕی شێخدارۆیە ناویازم هاوڕێ کوڕی شێخدارۆ و کوڕی نەرمین عوسمانی سەرپەرشتی دەکا بە 3 مانجی 75 میلیۆن دۆلاری بەس ئەو قازانس کردیە
3 مانگ بەس هاوڕێی کوڕی شێخدارۆی 75 میلیۆن دەوی پاڤێل ئەفەندی چەندی قازانج کردبی ئەوە یەکێک لەو لینکانەیە وەکو بەرتیر پێیاندایە میت تورکیا بۆ زانیاریتە هاوڕێیان ماڵی کۆسرەتی بووینە دووبەرە لەسەر ئەو کەیسە شاڵاو ڕێید لەگەر باش نییە ئەڵێ پاڤێل فێرما لێ دەکە بەڕاستی ئەڵێ پاڤێل فێرما لێ دەکە کلااو لەسەر ئێمەش دەنێ وەکو لاهوریشدا ئەوەمان دەکە دەرباس ڕێی لەگەرە تەئیدی بکرێت ینی ئەوانش ناوخوا بووینە دووبەرە بۆ زانیاریتان ئەوە وەک زانیاری ئیسا ئەوانیش ناوخواان چێشیان هەیە ینی هیچ هەموو لێی دەترسن کابراایەکی سەنجین نییە جێی سیقە نییە دەمدەمیە و نیازی شوێ وەکو دیکتاتۆرێک جارە خۆی بسەپێنی ئێستان پێتان دەڵێم ئامانجی دووەمی چییە مەسەلا پڕەکانی کۆسەرەتی داوای شوێنی لاهور دەکەن شوێنی کەرکوچیەکان داوا دەکەن پاڤێل بەڕاستی دەیەوێت جێگرێکی زۆر کارتۆنی هەبی وەچی مەسعود بارزانی یعنی خۆی دەینتەر ئەو ڕێزەی کە شتێکی کارتۆنی هەبیتر قبوڵی نییە ئەوەش بوویتە یەکێک لەو شتەی دڵڕاوشەیەکی زۆر هەتا لەگە قەدیمەکانیش و داوا هەوڵ دەدا پاڤێل ئێستاکە لە هەموو لیوایەکان وەربگرتەوە بیخاتە سەر لیوای هەفتایە هێزی هەفتای یەکێتی ئیتر ئەوان کە هەموو هیچ مەسئولێتی ئامادە نییە ئەو شتە بکات هاوڕێیان شتەشکەی زۆر خۆش گرنگ مەسعود بارزانی ئامادە نییە لاهور لە مەدای دوور وەکو مەسئولی ڕەقەمیەک قبوڵ بکە بۆ زانیاریتە ئەو چاوی لەوەیە هەموو ئیشەکان بەو ئیتیجاهەیە قوبات سەرپەرشتی بکە بۆ زانیاریتە قوباتی کوڕی تالەبانی ملپانەکە حەزی لەویە مەسعود حەزی لە قوباتە حەزی لە پاڤێل نییە تر نازانم 16 ئۆکتۆبەرە هێشتان عقدەیەکە لە دڵیتی یان ئەوە تا دەزانی ئەو بە تەواوەتی سەر بە خۆیانە ئادا لە بیریشم نەچی هاوڕێیان کاک پاڤێل پارەی ئینتخاباتی هەموو بردیە 120 میلیۆن دۆلار چەندە دانرابوو هەمووی بردیە ئێستا قوبات تالەبانی بڕۆم پرس بە گۆڕانی گوتیە بە هەمووی 28 میلیارد دینارمان هەیە دەکا 28 میلیۆن 28 میلیارد دینارمان هەیە پارەی یەکێتی 120 میلیۆن دۆلاری دانابوو لەبۆ ئینتخابات هەمووی لێرف کرد هەولێری گوتنی لێرفی کردیە لەخۆی کاکم لەگەر عاشقەکەی لە رووسیەکەی لە ئەڵمانیا و لە لیتوانیا و لە ئەوروپای سەرف دەکات لۆ بداتە یەکێتی وەڵاوە یەکێتی ئەوە بیتن لۆ بیداتێ هاوڕێیان ئەوی لە هەمووی گرنگتر وەکو گوتم مەسعود بارزانی قبوڵی پاڤێلیشی نییە ئیش لەوە دەکەن ئیشەکان بە پاڤێل دەکەن دوای ئەوە پاڤێل دەڕوا بۆ زانیاریتە پاڤێل پیاوی ئەو شتە نییە بەرگە ناگری و خاڵی لاوازی زۆرتر هەیە بەڵام ئەوە نییە برێ بێگزاری بڕوە بەس یانی شتەکان ئەمورەکان تەسلیمی قوبات دەکرێت لە ئایندە ئەوە خطەیە هاوڕێ ئەمە شتانە باز دەکەین بەرنامەیە ئەو ئێمە زانیتمان و ڕەنگ بیشبی سەدا هەوڵ نییە خۆ من لە ژووری کۆبوونەوەکانی مەکتەب سیاسی پارتی ماڵی بارزانی و تالەبانی نیم بەس ئەو قسانەی دزە دەکرێت کو لە هەشتاکان ئاوڕێیان بیرتانە لە هەشتاکان شت دزە دەکرا لەسەر سەدامی کە هیچ سوسیال میدیاش نەبوو دەیان خەبەر دەگەیشتە ئێمە و بەنیان خراپە و دەگەیشتە خەڵکی ئۆپۆزیسیۆن ئێستاش هەروایە شێت دزە دەکاتن دزەی کردیە کە مەسعود ئیش لە بۆ ئەوەی دەکا پارتی بە پاڤێلش قایل نییە لەگەر ئەوەی کاک پاڤێل ئێستاکە لەگە دەستگای دژە تیرور و زانیاری لە گازینۆی کۆ دەبتەوە ڕێناگاتان لێ لە دوسێ ڕۆژەی کۆبوونەوەی لە گازینۆیە کردیە لە کافتریایە کردیە کورە بەخوا حەیاتی کاک پاڤێل حەیات بەگەر بەس پەریخانیم پلکت پەری شاناز ناوی لە خۆی نایە پەری بەرزنجی مەگەر ئەو بی هاوڕێیان خطەیەشکەی پارتی ئەوەیە سەر و کۆمار دەداتەوە یەکێتی بەس چێ هەڵدەبژێری مەلا بەختیار ئەخیرەن ڕەنگی بە مرازی خۆی بگە ئەگەر ئەو خطەیان لۆ بسەرێ ئێستا ماڵی بارزانی دەرن کاکە ئەمە سەر و کۆماریتان دەینەوە بەس دەینە کۆنە خەزووری پاڤێل تالەبانی دەدەنە کۆنە خەزووری پاڤێل تالەبانی یەکێتیش تەسلیمی قوباتی دەکەن ئەوە خطەی ماڵی بارزانی وەکو ئەوەیە نێچیر وەکو مەسەلەیەکی نێچیر سەی خۆیانە بە کەیف خۆیان
کوێستاکە برادێک جوانی کاک لێر کەریم هەیە زۆنی جوانی وسیتری با بۆ وڵای سەیرە پارتی لۆ بە دووریست دێتە خوارێ بە جددیمان یەکێتی گۆڕان لۆ ناچن هەر سێکتان هەردووکتان لەگە پارتی بە یەک لیست بێنە خوارێ واز لەوە بێنن دنیاگرە ساوڕیان وەڵی بە یەک لیست لە خۆتان وەرنە خوارێ زۆر شەریفتر نییە ئەو گاڵتەکردنە بە خەڵک دەکەن گرنگ ئەوە خەتەیانە پارتی کە مەلا بەختیار بکاتە سەرۆک کۆمار بەس ئیتر نازانم تێدەپەڕیان نە چکە مەلا بەختیار هاوڕان شادەی نییە شادەی وازم سی ساڵناوی نییە یەک شادەی لە لندن لە هۆڵندا کڕیە بە $50 ئەوە هەیە فەلەکان هەموو خەڵکەیتی وەڵام مەلا بەختیارش ینی بە جددیمە هەیتی ئەو شادە تەزویرەی هەیە $50 لە هۆڵندا دەکرێت ئەو شادەی هەیە ئیتر نازانم عەبردەبییانە مەلا پێت عەبردەبییانە دەگەی خەونەکەت زۆر حەزر لەو سەرۆک کۆماریە هەر ئیلاهی هاوڕێنێک خاڵی کەسشان پێ بڵێم وەزعی یەکێتی لە مەڵبەندەکان کۆبنەوە کرایە ئەوە ئەم بزانم سێ مەڵبەند لەگەر بەتەواوەتی دەمی پاڤل دەکەن دژی لاهورن ئێمە قاڕیان قسە ئەو خەبەر ئەو شتانە بازەکەین ئێستا ئەلەو جارێ ئەو خەبەر باسەکەین هەرچەدا من تەکید دەکەمەوە سەدبارە سەرکەوتنی ئەو بەرە هەمان شێوەی سەرکەوتنی سویەکی ئابی پارتیە هەمان شکستی گۆڕان لە بۆ چۆن گۆڕان خراپ بوو ئەوەش خراپە کە تەجروبەی سلێمانی بگۆزرێتەوە لە بۆ هەولێر بگۆزرێتەوە لۆ سلێمە و بەڕاستیش گۆزرایتەوە ئێستا ئەو گرتنانەی هاوڕێیان پاڤێل دەیکا زۆر عیبە لە هەندێک میدیە بە ناوی چاکسازیەوە دەیکەن بەڕاستی شەرم لە خۆتان بکەن ئەوە گواستنەوەی عەقڵی پارتی دادگاکانە ئینتقامی سیاسی کە پارتی لە نۆهەتەکانەوە هەرچی حەزی لێ بۆ کۆسرە وەکو مستەفا سەید قادر وەکو نەوشیروان هەمووی کردە تیرۆریست یعنی کردیە تیرۆریست دادگای وەکو ئینتقامێکی سیاسی ئاخر تەجروبەی پێنج زیندانیە بادنەکان ئێستا پاڤێل هەمان شت دەکات هەر دادگای کردە قەشمەری خانە دیارە پاڤێل و قوباد و ماڵی ئیبراهیم ئەحمەدی ڕووی مەسعود و مەسرۆریان سپی کردەوە بەڵام ئەوەی وەی کرد ئێستا ئەوەی دادگاکان ئەرەوەڵە دکتۆر میران هەموو کەس دەزانی گەندەڵە و دزە بەس 4 ساڵ لەمەوە یەکێتی مەلەفەکەی قەپات کردیە ئێستا لەبەرەوەی سەر بە لاهورەوەی لێ دەکا ئێستا هەمومان تەئیدی شتێک دەکەین ئەگەر گوڵبژێر نەکرێ گەندەڵەکان گوڵبژێر بەس ئەتوو بێی چی سەر بە لاهورە بەس لێوی بدەی ئێ کاکەوە قەشمەری خانەیە و دادگای چاکسازی عیبە لە بۆ هەندە میدیا ئەڵێن وەڵاهی چاکسازی دەکرێت لە بە چاکسازی پاڤێل ئەوە پەیامی ترسیتی لە بۆ هەموو یەکێتیەکان ئەی لەگەرم نەبیدەی دەمەدادکە وەرە بڕۆ بەگەری بکەوە یەک سەر دەگۆڕێ وەچی مەسعود بارزانی 10 ساڵ کۆسرەتی کردە جێگر ئەوە پێ 6 ساڵە چەندە و مستەفا سەید قادری هەر ئیبراز دەکەن هەردووچیان ئەمری ئەدامی هەڵغا نەکرایتەوە لە لای پارتی هەمان تەجروبەیە دەیکاتن هەمان تەجروبە ئەوە ئابڕووچوونە میدیایەکە من خەم پاڤێل نییە ینی چاوی دەرێ بەڵام ئەی بە میدیایەک دێ ئەوە بە چاکسازی بە خەڵک دەفرۆشتەوە ڕاستە ئەوە پیاوەکانی لاهوری هەندێکیان گەندەڵن ئەو دکتۆر میرانە مەلەفی هەیە عەلی ئەمەساڵە بەس لەو هەمووی لۆ دکتۆر میران ئەگەر کەی پاڤێل پیاوەکی خۆیانی گرت کورآخر ئەو وەهاب هەڵەبزەیی کردە ئەو وەهابە مەلەفی گەندەڵی تاڵانی و مافیابوونی هەمووی لەکنە خۆیانە بە خۆیان دەزانن چەندی هەیە یعنی لە عەشیش ئەو شتانە هاوڕێیان ئەزێت بۆیە عیبە ئینسانێک ئەوە بێ دەمی ئەوە بکە زۆر خەتەرە گواستنەوەی تەجروبەی سلێمانی یەکەم شت لە دادگاکان بە ڕوونی دیارە دووە دەبینن خەڵک لە سلێمانیش ترسەکی لێ پەیدا بووە نەحەقشی نییە لەبەر ئەوی شێت و شارێک کۆمەڵێک ئەرهابچی هاتینە سەر ئەوە هاوڕێیان یەک ئەوەی بێمە سەر مەڵبەندەکان مەڵبەندی دوهۆک یەکەچی هەیە ئازام لەگەر ئەوەیە دامی تەواوی پاڤێل دەکا کەرکووکە ئەو حەمەدوو شیوانەیە لەگە ئازام یەکەچی پشدەرە عەلیکەشکی ئەوان کە زۆربیان موقفیان ئەوەیە تژی بەس ناوێرن قسە بکەن بۆ زانن بەس لەو دوو ڕۆژێ من یەک شتان پێ بڵێم لە ناو مەڵبەندەکان یەکێتی گفتوگۆ زۆر کرایە هەموویان مسر بوونە لە دەرەوەی مەسئول مەڵەنەکە کە ئەو حەملەیە بە ئێمە ناڕواتە ڕێ کەس ئامادە نیە دەنگمان بۆ بدە خۆی بەخۆی کەس ئامادە نەبوو بستە دەنگدان ئەگەر لاهورە فەندیش بەهات بایە کەس ئامادە نەبوو بستە دەنگدان ئەگەر بەڵام خەڵکێکی ڕەنگی حماسەشی دەبوو هەندێک خەڵکی کە ئەو دەبوو بەڵام ئێستا لاهوریش نما وەکو ئەوەی گوتنی دەرێ مەیمون لە خۆڕا نەبوو مەبەست لە ئینتخاباتە سۆری کەشی لێهات ئێستا بەخۆی خەڵک تاقەتی بایکۆتی ئینتخاباتی دەکرد ئەزەوەرە ئەوەشی هاتە سەرێ
بۆیە لەو دوو ڕۆژێ هەمویان ئاگاداری مەڵبەندەکانیان کردەوە نە خەڵکمان پێدەچین نە خەڵک دەستە دەنگدان نە چاوەڕووشمان هەیە بچین و دەچینە هەرجێکیش خەڵک تفنەعلەتمان لێ دەکات ئەوە بپرسن هەموو مەسەلەن ئەوانەی کە سەرپەرشتی هەڵبژاردن دەکەن بە مەڵبەندەکانی خۆیان گوتی وتیان فەشەلێکی زۆر گەورە دەکەین و ئاوڕیان لە پیوکەی میدیا یەکێتەکان بەخۆیان ئستفتایەکیان کردیە ئستفتایەکی زۆر خۆشە بەر لە 8 تەمموز لە 100 کۆمنتی 96 دوعایان خوازێ کە هەدووستەکەیان سەر بکەوی بەر لە 8 تەمموز دوای 8 تەمموز لە 200 کۆمنتی 181یان زدی یەکێتی قسەیان کردیە لە پیوکەی میدیای زدی لاهور و ببوورە قوباد و پاڤێلی دژی ئەو یەکێتی یعنی ئەگەر کۆن 180 تەمەنای سەرکەوتنی لیستەکەی خۆیان کردێ باوا بڵێن ئەمن بۆ خۆم دژی انتخاباتم و فشەم بە یەکێتی و پارتیش دێ باوە بە انتخاباتیش دێ مەحاڵە لەگەڵ دوو حزبێ بە انتخابات ئەوە بی پرۆسەیەکی فاشل دەرچوولە و ئەوە بەڵام ئێمە لێرە باز لە شتێک دەکەین کە بەر لە 8 تەمموز واتە بەر لە کۆدەتاکەی منداڵی تالەبانی و میت و ئێران و تورکیا و ئیلای لە ئاخیری 180 دوعایان کردیە دوعا لیستی ئەو پەیمانیەکەی گۆژێتی گۆڕان سەر بکەوی بەڵام دوای 8 تەمموز 189 زدی خۆیان قسەیان کردیە ئێستا جەماوەری یەکێتی لە ئۆپۆزیسیۆنی تونترن لەگەر حزبەکەی خۆیان ڕاستە دەچن دەوام دەکەن بەس کەسیان دەڵێن لە هەموو مەڵبەند و کوشێنەکان شەڕ و وەراوەریە و دەمەتەقەیە لەسەر ئەو مەوزوعاتانە وەزعیان زۆر خراپە چکە هەتا جەماوەری گۆڕانیش جەماوەرێکی باگراوندێکی هەیە ئەوەی لەگەر گردەکەی مادیارە نەک ئەوەی کە ئەو لەگە گردەکەی مایە ئەوانیش کاکە باگراوندە جێشتیان هەیە ئەو باگراوندێکی دژە ئەو ئیتجاهیان هەیە لە هەمووش پارەش نمایە بۆزانێ هەمویان برد کاک پاڤل بردیتی لە عاشقەکەی لە رووسیا عاشقە رووسیەکەی خلاص بوو تەواو بەخوا سپۆرتی کاک پاڤل وەرە ئەو هەموو حەمەڕەش و مامەڕیشە و سەرداری سەعید سۆفی بکە و کاک پاڤێلیش هە لە لەندەن بوو کوردیش نازانی ئەخ باش پێم لێ جەماعەتی پاڤێلی کو کوردی بە قسەی لەگە دەکەم هاوڕێیان من ئەو خەبەرانەم پێ بوو بەڕاستی هەندێک خەبەر بوو بە شتێکی ڕۆژنامەگەری لێرە باز دەکەم ئەوکو ڕۆژنامەگەری من دەزانم ئینعیکاس ئەوانەی کە دەڵێن فشێ و باتێک دریبەر بن و با سلێمانیش ئەوە بین من پێم وانە 100 بار بەس خۆ من نایمە وزار دووبارێکەمەوە ڕۆژگار پیشان دەدا هەر یەکەمان بۆ چوونەکان ئەمن پێم زۆر خراپە ئەو تۆجهی سلێمانی هەولێر ماڵی بارزانی قوبادی پاڤل وا سەرپەرشتی دەکەن ئەوەمانێ ئەوە نییە لاهور 100 باشە یان ئەوەیە بەس لە زەمەنی ئێستا لۆ باڵی ئۆپۆزیسیۆن زۆر خراپە یەک جەمسەری دەبی یەک جەمسەری دەبیت یا ئێستا ئەوانە هەوڵ دەدەن و ئەو خەبەرانە ئێمە خەبەرە دەکرێت بگۆڕدرێ وەکو ئەمریکا هاتە منتیقەی بە دنیای خەونان دوای بە دنیاش کە ڕۆیەوە ئەو شتانە هەیە هاوڕێیان کە بە سەریعی بڵێمەوە لەو هاوڕێیانم کاک پاڤل ئەگەر هەیە بڕوە شتەکان زیاتر تەسلیمی قوبات دەکرێت لە ئاینداوان ئیش لە قوبات دەکەن چکو پارتی تەسکەوی دەکات پارتی حەزی لە قوبادە ملپانیە حەز لەو سنفانە دەکاتن ومەلا بەختیار ئەگەری زۆری ئەگەر ئەوە بێ خۆتەیدانرا مەلا دەبتە سەر کۆمەر بەرهەمیش تڕۆ دەرچوو ئەوەندەی کرد ئەو هەموو وەڵی نامەی دەستخەتی بەراعەتی لە ئەو مەسعودەی نادیە ئەو مەلا ئەو بەرهەم ساڵە کە هەڵە بووە خۆی هەڵبژاردیە و تەمەڕودی لە مەسعودی کردیە و زائیدەن ئێستا تڕۆکرا لە سەر کۆماری هەری نابژێرنەوە دیارەوەکو گوتم ئەو خەبەرانەی ئێمە تا ئێستا وایە ئیتر هەر ئەو زانیاریانە ویستم ئاگادارتان کەمەوە کۆمەڵی گۆڕانکارین ئەوێ منیش تێ بگە ماوڕێیان لاهور دەوێت شکستەی گەورە بێت تا بڵێ بەبێ من وایە بەبێ من وایە ئیتر من نازانم بەس ئەو بێدەنجێ خۆی لە خۆی زۆر خراپە ئیشیمە نییە نەسیحەتیکردنە بەرەوەی لە بۆمە لاهوریش ئەو فریشتە نییە بەڵام ئەو چاوی لەوەیە ئەو ئاماژە بۆ کە بەبێ لاهور یەکێتی چەند شکستەینی خاوەن چ ئەوەیەک دەبی و ڕەنگیشبی مزایقەی زۆر گەورەی لەسەربی بەڵام پاڤل کارەساتە یعنی ئێستا ئەمە بە مەسروور قایل نەبوون کەچی ئەوەشی هاتە سەرێ ئەوەشی هاتە سەرێ کاکە بەڕاست بارەیکەنەوە ماڵی بارزانی بە مەلا مستەفاش و کاکە شتێکیان دەکرد قسەکە ئیلەی شەرعیان دەکرد فرتفێرێکیان دەکرد ئەو پاڤێلە بەناو کەتیە هەر بەناو کەتیە وەڵڵایە من زانی ماڕیان بەس بە دوێن قسە بیتن
بڕوا بکەن ئەڵێن حتا بە ئەویش بە فلیمی ڕووتی بەشێک لە هەندێک سەرکردەی کەرکوچی هەندێک سەرکردەی کەرکوچی لەبەر دەستی تیقتن قورتۆچی گرتینە ئەو بەزگەلە وەکو گوتماندا دادگا چۆن کرد وەکو تەجروبەی دادگای پارتی گواستەوە لە بۆ دادگای سلێمانی کە پێشترێش هەبووە بەڵام بەو حەجمە نەبووە خۆ لە هەموو قۆناغەکان دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان هەرویستم ئەو خەواڵ و شتانەتان پێ بگەم کاتێکی خۆش دنیایەک ڕێز و خۆشەویستی